بەناوی خی گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لە بەرنامەی شیکاری وەرزشی لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویست سپێک دەگەینەوە. ئەم جارەیان باسێک لە خولی ئیتالی و باسێک لە یانەکانی ئیتالیا و گرێبەستەی یانەکانی ئیتالیا و بارودۆخی تۆپی پێ لە ئیتالیا و ئەو کاتانەی کە ئیتالیا ئێستا لەگەڵ تۆپی پێدا بە چیەوە سەرقاڵ بێ بە شوێی تۆپی پێدەگا ئامانجی یانەکانی ئیتالیا بەرەو کوێ هەنگاوی هەڵگرتووە، چونکە خۆتان ئاگادارن لە ماوەی ڕابردوو ڕاستە ئەتڵەنتا بۆتە پاڵەوانی ئەوروپا لیگ، ڕاستە لاوانی ئیتالیا چوونە تایاری کۆتایی هەڵبژاردەکانی لاوان، ڕاستە بە دیویشی تر بڵین خانمانی ئیتالیا لە پاڵەوانێتی یۆرۆیە تا قۆناغی چوارگۆشەی زێڕین هەنگاویان هەڵگرت. واتە بە بەراوردی ئەو زوروفەی کە لە ماوەی ڕابردوو ئیتالیا هەردوو مۆندیالی 2010 و 2022 لە گەیشتن بە مۆندیال بێبەش بوو وەکو تیپی تۆپی پێ یەکەمی کوڕان، و هەروەها یانەکانی ئیتالیا لە ساڵی 2010 لە بردنەوەی نازناوی چامپیۆنز لیگ بێبەش بوون، و تەنها ئینتەر میلان وەکو نوێنەرێکی ئیتالیا وەکو یۆڤانتۆسیش کە 4 یاری کۆتاییان لە ماوەی ئەو 15 ساڵە ئەنجامداوە بە بێەوەی هیچ جارێکیان یانەکان توانی بێتیان ببنە پاڵەوانی چامپیۆنز لیگ. ئەمانە کۆمەڵە دۆخن جیاواز لە ناوی ئیتالیا و جیاواز لە ناوبانگی ئیتالیا و جیاواز لە مێژوو تۆپی پێی ئیتالیا ڕوویان داوە. بۆیە شایانی هەڵوێستە لە سەرکردنە زۆرێک هەن لەوانەی کە چاوەڕێن تۆپی پێی ئیتالیا بگەڕێتەوە دۆخی خۆی، زۆرێک هەن لەوانەی کە چاوەڕێنی ئیتالیا بگەڕێتەوە سەرسەکۆی بردنەوەی نازناوەکان. بەڵام ئایا دەپرسین ئێمە پرسیارەکەمان بۆ جۆرەکەین، ئایا هەنگاوەکان بەو جۆرەیە؟ ئایا ئەو ئامادەکاریانەی ئەکرێ بەو جۆرەیە؟ ئایا ئیتالیا لەم دۆخەوە سەرچاوە هەڵدەگرێت؟ با من پێشەوەی دەست بە باسکردنی تیپەکان بکەم، بەڵام بۆ چوونێکی خۆم لەو بارەیەوە بخەمە ڕوو. من قەناعەتێکم هەیە وەکو قەناعەتی خۆم، تێبینی بکەن ئیتالیا دوای ساڵانێکی زۆر ئەم ساڵ تیپی تۆپی بالەکەی گەیشتەوە یاری کۆتایی جامی جیهانی بالە، کە ئیتالیا ساڵانێکی زۆرە، یعنی پێشتر تیپی بالەی زۆر بەهێز بوو هاوشانی تۆپی پێکەی، بەڵام تیپی بالەکەشی دابڕابوو، ئێستا ئەم جارە گەیشتەوە یاری کۆتایی. ڕاستە بە پۆڵندا دۆڕا، بەڵام ئەمە هەنگاوێکی باشە. بەڵام ئەوەی جیاوازە لە ئیتالیا دەبینن، گەنجی ئیتالیا ئەم جیلەی کە لە ئیتالیا پێگەم پێشتری باسیەوەم بۆ کردوون کە ئێمە مشکیلەمان لەگەڵ پێگەیشتنی گەنجەکانە. ئێستا ئەم هەموو یاری کە لە تۆپی پێە ئەنجامە درێ هەر بۆ پارە نییە. سپیدکەیت بەشداری مەراسیمەکانی تۆپی پێیەکە و یوتیوبەرەکانیان و کەسە دیارەکانی ناو سۆشیال میدیایان لەگەڵ ئەستێرەکانی تۆپی پێیەک دەبینن، ئەمە هەر لە پێناو پارە نییە. ئەو خاڵە گرنگەیە کە پێم وتون ئەوەیە کە تەمەنی 15 ساڵ بۆ 25 ساڵ و بۆ 30 ساڵ ئەم تەمەنە ڕێژەی سیرکردنی بۆ تۆپی پێ زۆر کەمی کردوتەوە. کە ئەڵین ڕێژەی سیرکردنی بۆ تۆپ پێکەمی کردوتەوە واتە حەز بۆ تۆپی پێ لە لای ئەم جیلەی داهاتوو کە پێ ئەگەن زۆر کەمی کردووە. ئەمە کێشەیە. بۆیە ئێستا فیفا و یوفا خەریکی زیادکردنی پاڵەوانێتیەکانن، ئەم کەسایەتیانە هێنە ناو کەسانی نێو تۆپی پێ و بەشداریان پێکەن لە پێناو چی؟ لە پێناو ئەوەی کە ئەم جیلەی کە بۆ نمونە یوتیوبەرێک بینەرێکی بەردەوامی هەیەن ئەم کەسە تێکەڵەکەن بە تۆپی پێ بەشکە ئەو بینەرەی ئەو یوتیوبەرە بێتەوە تێکەڵی تۆپی پێ بێتەوە. هاوشێوەی ڕابردوو ژێرارپیچی گێڕانەوەیشی لە دەڵێ دەچمە ناو کافەیەکەوانێ سیرەکەم کۆمەڵێ مناڵ کۆبوونەتەوە لەگەڵ زەلامێکە، ئەڵێ لەو کاتە یەکی چانێت ڕسمەکەیات ئەڵێ وازانم داوای ڕسمگرتن و فۆتۆگرتن لە من ئەکا، ئەڵێ بەڵام کەیەتە حاسی خۆم پێم ئەڵێ توانی فۆتۆیەکمان بگری لەگەڵ ئەم کەسایەتیە. پیچێڵێ بەڵێ مۆبایلەکەم لێ وەرگرتن فۆتۆکەم بۆ گرتن، بەڵام بیرم کردوانێ منێک یاریزانی بەرشەلۆنە بووم، یاریزانی مانچستەر یونایتد بووم، منێک چامپیۆنز لیگم بردووەتەوانێ، منێک مۆندیالم بردووەتەوە، منێک یۆرۆم بردووەتەوانێ. یعنی چی من نەناسراوم لەیان مناڵانە هێن ئاوا بە نەناسرایی مۆبایلەکەمانە دەست
پێمەڵەن ڕسمێکی ئەو کەسە بگرێڵە دوای لێم کۆڵیەوە لەو کەسە و کەسە یوتیوبەرێکە کەسێکە لە نێو سۆشیال میدیا یەک لایڤ کاتەوانێ بە 6 سەعات بە 8 سەعات بە 10 سەعات لایڤ کاتەوانێت تەنها قسە دەکا هیچ شتێکی تر نییە تەنها قسە دەکا و کاتێک لەگەڵ ئەو گەنجانەیە بەسەرەبا کە بینەرین ئەم هەموو بینەرەی لێکۆ بۆتەوانێت لە تێگەیشتم لەوەی کە ئێمە پێویستمان بە ئەنجامدانی گۆڕانکاری نوێ تێگەیشتم لەوەی ئێمە پێویستمان بنێ بۆ لەبرێمە لەبەر چای ئەم جیلەیە ونین لەبەر چای ئەم جیلەیە ونین من یعنی بەجدی من پێت بڵێم هەر بۆ خۆشمان بۆ کەساتیەکانی خۆشمان بەم جۆرە ئێستا چەنا کەسمان هەیە لەناو بازارەکان ئەگەر بڕۆ ئەم جیلەی پێگەیشت و هەمووی نایناسی يعني من خۆم هەنێک کادەم حاڵەتم لێ بەسەراتوە لە پێشتری ڕابردووی خۆم و لەگەڵ ئێستەیە ومزانیوە پەیوەندی بە دواکەوتنی خۆمەوەیە بەڵام نە پەیوەندی بەو حەزەوەیە کە هەمووان هەیەە یا بۆ نمونە ئەو سیاسەتی کە من پێڕەوەکەم ئێستا لای بەشێکی زۆر قوبوڵکراو نییە یا بۆ نمونە من ناچمە ئەو بابەوەی کە ئەو داخوازیەکانی ئەو پڕ بکەمەوانێ بۆیە ئەمە گۆڕانکاریە ڕوویاوە ئیتالیاش ئەم بارودۆخە لە ئیتالیاشا ڕنگدانەوەیکی گەورەی هەیە سەیرەکەی ئێستا لە گەنجەکانی ئیتالیا خەریکی تێنسی سەرزەوین بە خانمیەوە بە ئافرەتی بە پیاوەکانیەوە تا یانیک سینەر هەتا ساڵی داهاتوو لە پێشەنگی ڕزمەندی یاریزانانی تێنسی سەرزەویە مێنێت و یاریزانێکی ئیتالیا لە دەڕیزمەندەکە دوو یاریزانی ئیتالی تایە یانیک سینەری تایە مۆزێتی تایە ئەمە جگەلەوەی سۆنیگۆیە لوکاناردیە کۆمەڵە یاریزانی دیکەی ئیتالی باشن کە لە ڕیزمەندەکە لە سەد ڕیزمەندی پێش و یاریزانەکانی جیانن لە کاتێکە ئیتالیا پێشترەمەی نەبووە لە تێنسی سەرزەویە تەنانەت یانیک سینەر ئەم پاڵاوانتین بڵدۆنە کە بردی بوو بە ناوی لە مێژووە نووسراوانێ ناوی یاریزانێکی ئیتالی چووە چییە چواسی ڕۆجە فیدرەر و نۆڤاک جۆکۆڤیچ و ڕافایل نادال و ئەندی مۆڕای بۆ کە هەر چواریاری کۆتایی پاڵاوانتیە گراندەکەی کردووە کەواتە ئەم کێشەیە لە ئیتالیا ڕنگدانەوەی بەردەوامی هەیە ئەوە تا ئیتالیا سەرقاڵی شتێکی ترە بەدەر لە تۆپی پێ بۆیە ئەم خاڵە بۆ زۆر وڵات جێ بێتەوانێ وڵاتیشمانەیە هەر سەرقاڵی تۆپی پێکەن لە نمونەی ئیسپانیا لە نمونەی فەڕەنسا لە نمونەی تا حەدی ئەرژەنتین ئەنی وەرسەریکە لاوەکان چەند سەرقاڵن بە تۆپی پێوە ئەمانەشمان هەیە ئەمە پێشەکیەک بوو لەسەر واقعیەتی تۆپی پێ حەزم کرد وەکو ئەبدەیتێک باسی کەمەوانێ دواتر بچمە سەر خاڵەکان دەچمە سەر ڕکابی یانەکانی ئیتالیا ئەو داواکاری هەیە بووی کە تۆپی پێی ئیتالیا بگەڕێتەوە ئاستیلوتکە یاخود تۆپی پێی ئیتالیا بگەڕێتەوە سەر سەکوی بردنەوەی نازناوەکان بردنەوەی نازناو چییە؟ چامپیۆنز لیگە کاتێک ئێمە این پێتان دەڵێن هەموو ساڵێ پێتان دەڵێن چامپیۆنز لیگ گرنگترین نازناوی ساڵە هەنێک هاوڕێ ڕەخنەمان لێگرن هەنێک هاوڕێ گلەییانەیە هەنێک هاوڕێ نا ئیتر خۆشیت بووە و تاڵیت بووە ترشیت بووە چامپیۆنز لیگ گرنگترین نازناوی ساڵە ناوی ئینریکی لە دوای بەرشەلۆنە لە ساڵی 2015 ئەم ساڵ ناوی هێندایەوە کە چامپیۆنز لیگی بردەوە گواردیۆلا دوایەوەی بەرشەلۆنەی بەجێهێشت کەسایەتی زۆر کەوتە ژێر پرسیار و تاو کاتی چامپیۆنز لیگی بۆ مانچستەر سیتی بردەوە هەموو ئەو هەوڵەی بەرشەلۆنە دەیدات لە پێناوەیە ئێستا بەرشەلۆنەوە تا بە دوای مەرکاتۆ ئەگەڕێ بە دوای یاریزانی نوێ ئەگەڕێ بە دوای وایە کە ڕێ پێگاتەکەی بێزکە بۆچی بێزیکە بەرشەلۆنە پارجامی سوپەر ئیسپانیای بردوێتەوە جامیشای ئیسپانیای بردوێتەوە خولی ئیسپانی بردوێتەوانێ یعنی تر دەستکەوتی لەمە تایبەتمەندتر چی هەیە هەموو نازناوەکانی بردوێتەوانێت تەنها چامپیۆنز لیگی نەبردوێتەوە چۆتە چوارگرتێ بەڵام نە پێگاتەکەم بێزەکەم بۆ گرنگترین نازناوی ساڵم نەبردوێتەوە کە من پێت دەڵێم کە ئەدۆڕێیت مێ سوکاتی بە چامپیۆنز لیگی لەبەروی چامپیۆنز لیگ گرنگترین نازناوی ساڵە گەورەترین نازناوی ساڵە هەڵسەنگاندنی تیپیش بە چامپیۆنز لیگ دەچیتە لیڤڵێکی تر دەچیتە ناوێکی تر ئەمەم تایبەتمەندە یانەکانی ئیتالیاش خۆ ڕکابەریان کردو ئەتڵەنتای ئەوروپا لیگی بردوێتەوە ڕۆما یاری کۆتایی ئەوروپا لیگی بردووە ڕۆما کردووە ڕۆما یاری کۆتایی کۆنفرانس لیگی بردوێتەوە بگرە یەکەم کۆنفرانس لیگی بردوێتەوە ڕۆما یۆڤانتۆس لە ماوەی ئەم چەند ساڵە یۆڤانتۆس دووجار گەیشتووە یاری کۆتایی چامپیۆنز لیگ ئینتەر میلان دووجار گەیشتووە یاری کۆتایی چامپیۆنز لیگ بەڵام گرنگ نییە بۆ نازناوەکەیان نەبردوێتەوە ئەمە ئەم خاڵەش پێویست بە ئەوە ناکاتۆ گلەیی لە من بکە یا من باسی ئیتالیا بووکەم مادام نازناوەکە نەبردوێتەوە مینیەت نییە ئێستا من کە باسی تۆپی ئیتالیاکە مەڵم لە ساڵی 2010 چامپیۆنز لیگی نەبردوێتەوە ناڵێم هاتیتە چواری ناڵێم هاتیتە
ئەو قۆناغەواتە ئەو قۆناغەمانە هیچ ئەمە ڕووبیانووە تۆ چامپیۆنز لیگت نەبردۆتەوە لەبەرەوە لە دوایت ئەڵمانیا چامپیۆنز لیگی بردوێتەوە فەڕەنسا چامپیۆنز لیگی بردوێتەوە ئینگلتەرا بردوێتەوە ئیسپانیا بردوێتەوە تۆ بردوێتەوە کەواتە تۆ لە دوایت چامپیۆنز لیگ شکۆی خولەکەت هەڵەستێنێتەوانێ تیپێکیش کە تۆ بتەوێت لە لووتکەی هێزەوە باسیکەی لە چامپیۆنز لیگەوە باسیەکەی ئەمەم خاڵش بینە سەر خودی یانەکانی ئیتالیا بۆ نمونە ئێمە ڕابردوو ڕکابەرێکی بە چێژ و ناوەزەمان بینی لە بین یانەکانی ناپۆلی و ئینتەرا بەڵام هاتنە خوارەوەیکی زۆر خراپی میلانمان بینی هاتنە خوارەوەیکی خراپی یۆڤانتۆسمان بینی و ڕۆما بە سەرەتایەکی زۆر خراپ دەستی پێکرد بەڵام دواتر بارودۆخەکە لەگەڵ هاتنی کلاودیۆ ڕانێری تا ڕادێکڕێک بۆ وای کە ڕۆما تۆزێک پێگەی باشترکان لە خولی ئیتالی و خۆی بەهێزکە گرێبەستەکان لە ئیتالیا پێشتریش باسمان کردو ئێستا ژێڵێنەوە گرێبەستەکان لە ئیتالیا گرێبەستی گەورە نین گرێبەستەکان لە ئیتالیا یاریزانی لیڤڵ یەک نین بۆ نمونە و یاریزانانەی لە ماوەی ئەم ساڵە لە بازاری گواستنەوەیە بوون ئەگەر ئێمە باسیکەین لە نمونەی فلۆریان ڤێرتس هیچ یانێکی ئیتالی هەوڵی بۆ نەیەوە لە نمونەی نازانم ڕاشفۆرد ئەگەر ڕاشفۆردیش بە نمونەوە بین هیچ یاریزانی هیچ یانێکی ئیتالی هەوڵی بۆ نەیە لویس دیاز هیچ یانێکی ئیتالی هەوڵی بۆ نەیەوە ئەو بێنیامین سیسکۆ هیچ یاریزانێکی ئیتالی هەوڵی بۆ نەیەوە چاڤی سیما یعنی کام ئەستێرەی خولەکان وەرەگری کەیتە سەرحسابات سیرەکەی هیچ یانەیەکی ئیتالی هەوڵی بۆ یانەکانی ئیتالیا هەوڵیان بۆ چیەوە هەوڵیان بۆ یاریزانانەیەوە کە لە یانەکانیان جێگەیان نابێتەوە وایرکردن یا هەوڵیان بۆ یاریزانانەیەوە کە لاون لە خولی بەلجیکی لە خولی هۆڵندی وەکو پێویست دەرنەکەوتون هاتوون گرێبەستیان لەگەڵاوە ژوو کردن یعنی لە نمونە لە جوانترین نمونەوە تا ڕێندەرس 2 ساڵ لە خولی ئیتالیا سێکی ناوەزی پێشکەشی مانچستەر سیتیا بردی بۆ خۆی دیبڕۆین پاژەوە یارکەکەی لەگەڵ مانچستەر سیتیا کۆتاییاتەوە تا ناپۆلیا توی گرێبەستی لەگەڵ کردەوە ماکتۆمینای کە وەرزی ڕابردوو یەکلاکەرەوە بوو بۆ ناپۆلی بە بردنەوەی ناسناوی خولی ئیتالی یەکێک بوو لەو یاریزانە دەرکراوانەی کە مانچستەر نەیدەویست تینهاجی ڕانەر نەیدەویست جێی نەدەبوو لە پلانەکانی لۆکاکۆ بەعینەن شێوە یعنی ئەمە گرێبەستی یانەکانی ئیتالیا بۆی دەبێت تۆ لەم گرێبەستانە تێبگەی ئێستا دەوترێت یۆڤانتۆس نزیک 20 میلیۆنی سەرف کردەوە بەڵام بڕۆن بە دیارە و ناوانەوە بگەڕێن یاخود سێریە و ناوانە بکەن کە ئیتالیا گرێبەستی یاخود یۆڤانتۆس گرێبەستی لەگەڵ کردوون هیچیان ناوێکی سوپەر نین ئێستا ئیتالیا بۆتە قوتابخانەیەک بۆ پێگەیاندنی یاریزانان ئەو دروشمە ئەو لەقەبە کۆتایی یادە و نازناوی کە بە ئیتالیا دەوترا بەهەشتی تۆپی پێ ئێستا ئیتالیا بۆتە خولێک بۆ پێگەیاندنی یاریزان بۆ یانەکانی دیکەی وڵاتەکانی دیکە کیمینجای لە ناپۆلی یاسێکی ناوەزی پێشکەشەکرد باەر گرێبەستی لەگەڵ کرد چیسێ گرێبەستەکەی لەگەڵ میلان نوێ نەکردەوە چوە بەرشەلۆنە ئیتر لەو تیپەیە سەرکەوتوو بۆ سەرکەوتنەوەم بابەتێکی ترە ئەم یاریزانە لە خولی ئیتالیا باش بۆ پێویست بۆ پارێزگاری لێ بکرێت بەڵام نە وێزگەیکی تری یاریکردن دۆزراوەتەوە ئەمانە هەمووی کێشەی گەورەن لە تۆپی پێی ئیتالیا ئەگەر تۆ بتەوێت ئەم وڵاتە بگەڕێتەوە سەر سەکۆی بردنەوەی نازناوەکان ئەم وڵاتە یانەکانی لە ئاستی لووتکە ناویان بێتەوە پێویست بە مامەدەکاریە ئینتەر میلان یاری کۆتایی چامپیۆنز لیگی کردووە گرێبەستی گەورەی ئینتەر میلان 50 میلیۆن یۆڕۆشی پێ نەیراوە یاریزانەکانی یا خواستن و یا گرێبەستی ئازاد بوون مارکۆس تورامیچە لە ئەستێرەکان بۆ گرێبەستی ئازاد بۆ لە بروسیا مونشنگلادباخەوە مختاریان دەرکراوێ بووە هاتووە یادی بۆ بە یاریزانی ئینتەر میلان یعنی کە سری ناوەکانەکەی ناوێکی گەورەمان نییە بڵێ ئێمەمان لەمەیە نابووی ئێمە بگەین یاری کۆتایی چامپیۆنز لیگ نەخێر ناپۆلیگە خولی بردۆتەوانێت دیارترین ئەستێرەی لۆکاکۆ و ماکتۆمینای بوون هەردووشان دەرکراوی پریمەر لیگ بوون قبوڵکراو نەبوون لە پریمەر لیگە بۆیە خولی ئیتالیان باجایە گرێبەستەکانی ئەم ساڵ ناپۆلیمان هەیە ئینتەر میلانمان هەیە یوڤەمان هەیە میلانمان هەیە ڕۆمامان هەیە بێگومان ئەتڵەنتا و کۆمەڵی تیپی دیکەشمان هەیە بەڵام لە دیارترین ئەو ناوانەی کە تۆ بتەوێت لە ئیتالیا ناوی بێنی لە ئێستایا وەکو ناوی یەکەم ناوی ئینتەر میلان و ناپۆلی دێت و دواتریش ناوی میلان و یوڤی و ڕۆما و ئەتڵەنتا و لازیۆ ئەم یانانەی دیکە دێن لە ئیتالیا بەڵام ئێمە با واقعێک ڕوون بینەوە لە گرێبەستەکان سری ناپۆلی بکە
گرێبەستی نوالانگی کردووە، گرێبەستی ئەستێرەیەکی لاوە لە خولی ئۆڵندیکە لاڵبژاردی ئۆڵندا شاریەکە ئەوەی چەکە لەوە سێرانی کە گرنگێکی پێرێمە تا ڕادێ گرێبەستێکی گونجا. گرێبەستی دیبرۆینی کردووە پژەوەی کە مانچستەر سیتی یعنی کوردوتەنی خۆمان ئەڵێم یاریزانەی ڕەتان ئەنجا هات گرێبەستێکە وەکو ئەزمون. ڕیاڵ میلان گرێبەستی مۆدریچی کردووە وەکو یاریزانێکی ئەزموندار لە تەمەنی 40 ساڵی بۆ میلان بۆی ئەزمونێ بدا بە لاوەکان. گرێبەستێکی نێناوە بۆی کە ئەم تیپە بۆ نازناوی خولی تالی ڕاستەوە خۆ ڕکابەری بکە. بەڵام ئێستا باسێک لە ڕکابەرەکانەکەین و باسێک لە هاو ئاسی تیپەکانەکەین. گرێبەستەکان گرێبەستێکی دیار و گەورەنی ئێمە وردبینەوە لەسەر گرێبەستەکان، بەڵام ئێمە ئێستا لەسەر ئامانجەکان وردەبینەوەنە. ئامانجی ناپۆلی لە وەرزی ئەم ساڵ چی لێ دێت؟ ناپۆلی دەیەوێت ڕکابەری بکات لە خولی ئیتالی، بەڵام ئامانجی سەرەکی ئەوەیە کە ناوی ناپۆلی لە چامپیۆنز لیگا بەرەو قۆناغێکی ئەستیار هەنگاوبنێت، چونکە کۆنتی بۆ ماوەتەوانێت کە بەردەوام بێت لە خزمەتی ناپۆلی. ناوی ئینتەر میلان بۆ ئەم ساڵ پێداگر بێت لەسەر بردنەوەی نازناوی چامپیۆنز لیگ و خولی ئیتالی بێتەوە، بەڵام من بەهێنانی چیڤۆ بڕوام نییە لەوەی کە ئینتەر میلان ئەمە ئامانجەی هەبێت، مارۆتام ئامانجەی هەبێت. یعنی من تەنانەت لەگەڵ هاوڕێیەکی یاندەری ئینتەر میلانم گفتوگۆیەکمان کردوتم ئەمە هاتنە دواوەیە، ئەمە گرێبە ئەمە کەی تۆ هەنگاوە تۆ تیپێکی یاری کۆتایی چامپیۆنز لیگت کردووە لە دو هەفتە ڕکابەری خولی ئیتالیت کردووە، ئینزاجی دەڕوا تو دەچیت بە کریستیان چیڤۆ پشوێنەکەی پڕ دەکەیتەوە. ئینجازی کریستیا ئاخر من چ پێگەیەک لە چیڤۆیە هەیە دڵم پێی خۆش بێ ئینتەر وەکو ڕکابەرێکی بێز باسکەم بۆ پاڵانتەکانی وەرزی داهاتوو خۆ لەوە چێ چیڤۆمووی بەرێ، بەڵام ئەم شتە خواوە کیلیانە لەسەر من حسێب نییە. ئینجازی چیڤۆ چیە؟ وەڵا پارمای لە خولی پلەیکی ئیتالیا هێشتۆتەوە. بابە من باسی ئینتەر میلانت لەگەڵەکەم، باسی تیپێکت لەگەڵەکەم یاری کۆتایی لە 4 ساڵی ڕابردووە 2 یاری کۆتایی چامپیۆنز لیگی کردو بەبێ هیچیان نازناو بەدەستبێنێ. ئەم تیپە پێویستە گۆڕانکارەکەی بۆ ئامانجە بێت کە بێت نازناوی چامپیۆنز لیگ بەرێ، نەک ئەم هەموو گرێبەستە ستۆک و ئەم هەموو یاریزانە بەلاش و گرێبەستێکی 170 ملیۆنی. یعنی مانچستەر یونایتد بەشداری چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو ناکە لە هیچ بوتڵەیەکانی مانچستەر یونایتد وەرزی داهاتوو. گرێبەستی برایان ئیمبۆمیۆی کردووە لە برینفۆرد، گرێبەستی ماتیۆس کونهای کردووە لە وۆڵڤەرهامپتن، هەردووچی پارەی 160 ملیۆنی پێدراوە. ئەوە دوامین گرێبەست کە یەکلای کردوێتەوە، گرێبەستی بنجامین سیسکۆی یەکلا کردوێتەوە. خۆم تیپە بەشداری هیچ پاڵەوانت یەک ناکە. ئەیوڤە خۆ تۆ لە ئابتاڵای، خۆ ئینتەر تۆ لە ئابتاڵای، ناپۆلی تۆ لە ئابتاڵای. ئەی کوا گرێبەستە گەورەکانیەوە؟ کوا گرێبەستە ڕازیکەرەکان؟ یعنی کە وردەبیتەوە لێیان ئەگەر هەریانەیەکی ئیتالیا ئەنجامێکیش بێنێ، ئەنجامێکی چاوەڕوان نەکراوە، ئەنجامێکی چاوەڕوان نەکراوە. یعنی منطقی نییە من ئێستا بێم بە تۆ بڵێم وەڵام ساڵ ناپۆلی ڕکابەری لەسەر بردنەوەی نازناوی چامپیۆنز لیگەکە، لە کاتێکا گەر چامپیۆنز لیگەکەش بەرێتەوانێ من دووبارە بێتەوە مار حاڵە دەڵێمەوە، مفاجەیە لە شتی چاوەڕوان نەکراو زیاتر هیچی تر نییە، چونکە ئامادەکارەکانی تۆ بۆ جۆرە نییە. ئێمە ئێستا گەر هەر یەکێکمان شیکاری بکەین نەزانین ناپۆلی توانای بەرشەلۆنەی نییە، توانای ڕیال مەدریدی نییە، توانای چێلسی نییە، توانای مانچستەر سیتی نییە، توانای لیڤەرپوڵی نییە، توانای ئەرسیناڵی نییە، توانای بایرن میونخی نییە، توانای پاریس سەن ژەرمانی نییە، پاڵەوانی خولی ئیتالیش. ئەمە من هەشتی بم بۆ بژاردی. لە کۆتاییە ڕێگەی چێتە بەردەم نازانین ئەهەمیەتی تیانە. شتی مفاجەیە پێوەری ئەستانەوەی تۆ نییە. ئیتالیا یۆرۆی بردەوانێ، من هەرەو دەقەی یۆرۆی بردەوانێ، ئەو کاتەش باسم کرد. ئێستاش من لەسەری بێ هەنی هاوڕێک لێم لێکەن ئەڵێن تۆ بە فلیگەڵی ڕانەری کۆرۆنا. بەڵێ من بە ئیتالیاکەی خۆم هاندەری ئیتالیا بووم، یعنی بەقەی هەموو دنیا دڵخۆش بووم بە بردنەوەی و یۆرۆی. بەڵام من پێڵێم پاڵەوانی وەرزی کۆرۆنا ئیتالیا ئیستیغلالی ئەمەی کرد. مفاجئە بوو، مفاجئە ئیتالیا کە نازناوی یۆرۆی بردەوانێ مفاجئە بوو. بەڵێ حەقی یاریەکانیە، لەگەڵ بەلجیکا حەقیە، لەگەڵ ئیسپانیا تا ڕادێگەقیە، لەگەڵ ئینگلتەرا حەقی یاریە. بەڵام من حەق ئەڕۆم بۆیە کە من بە ئیتالیاگەی خۆما بڵێم بەویشماوە تۆ بە نازناوە شەشەکەی بایرن. ئێستاشی لەسەر بێعینە قسەیەکەمەوانێ، بەڵام لەگەڵی شاینکاری نەکردو لەوەی فلیک ئەوەی کە کردی وەرزی ڕابردوو لە بەرشلۆنا بەڕای من لە نازناوە شەشەکەی بایرنی گەورەتر بوو. ئەو نەکارێکی ناوازەی کرد لەگەڵ بەرشەلۆنە، بەڵام گرنگ بەردەوامیە. بۆیە شتی مفاجەیەمە باز ناکەین. ئەمساڵ ڕکابەری توند لەسەر خولی ئیتالی دەبێت، لەسەر ئەوروپا نابێت.
من باسم لە ئەوروپا لیگ نییە. ئەتڵەنتا ئەوروپا لیگی برد کوا چی گۆڕا لەم تیپە؟ چەند گرێبەسی گەورە بۆ گاسپرینی کرا بۆی کە لە چامپیۆنز لیگی شابە بەهێزی دەرکێت. کامە بوو؟ لە پاشکۆیە بەرامبەر بە کڵۆب ڕوچ ماڵاوای کرد. میلان لە پاشکۆیە بەرامبەر بە فاینۆردی هۆڵندی ماڵاوای کرد. یوڤە بەرامبەر بە ئایندۆڤن ماڵاوای کرد. ئەخر من باسی چی شتێکی شکۆی تۆپی پێی ئیتالیات بۆ بکەم. کاکە وەڵا خۆم هاندەری ئیتالیام کەس بەقەی من حەزی بەونی ئێستا تیپەکانی ئیتالیا پاڵەوانی ئەوروپا لیگ و پاڵەوانی چامپیۆنز لیگ بوونە و ئیتالیا هەڵبژاردەیەکی بەهێز بووە ئێستا ئەوە بە شانوالی ئیتالیا باتمات. هەندێک لە هەندەرانی پیجەکانی ئیتالیا ئەڵێن ئەمە هەر بە ناو هاندەری ئیتالیا هەر بەنە. کاکە من نامەوێت درۆ لەگەڵ خۆمان بکەم، نامەوێت درۆ لەگەڵ بینەرەکەمان بکەمەوە. من واقعیەتی تۆپی پێیە. تۆ ئەگەر هەڵبژاردەیەکی بەهێزبی یانەکانێ بەهێز بوایەت لەسەر ئاستی تێنسی سەر زەوی یاریزانێکە یەکەمی عالەم نەبوو، گەنجێکە یەکەمی عالەم نەبوو. ئەمە بەسە بۆی کە تێبگەی لەوەی لە تۆپی پێات چی لاتوە. ئەگەر تۆ هەڵبژاردەیەکی نیمچە ڕکابەر بوویتایە، یعنی معقولێتی تایە سویسرا مۆندیال لەسەر مۆندیال بەشداریەکە ئیتالیا 2 مۆندیال لەسەر ناکەوێت. ئەمە ڕاستیە، تۆ نابێت لەم ڕاستیە ڕاکەی. بۆیە من بڕوام وایە هەموو ڕکابەریە توندەکە لەسەر خولی ئیتالیا. مێرکاتۆی ئیتالیا گەر پارەش سەرف کرێ مێرکاتۆیشی گەورە نییە. ئێستەوە تا میلان 2 یاریزانی لاو ڕیچی و هەروەها یەشاریکە بەم دوای گرێبەسی لەگەڵ کرۆ بەڵێ ئیستۆپینانیە ناوە لە برایتنەوە بۆ شوێنگرتنەوەی تیۆ هێرناندێس ینی شوێنگرەوەی یاریزانیە ناوە. با باقی دیکە میلان بە پشتبەستن بە ئەلێگری ئەم ساڵە و پێگاتی دروستی کردووە. ئەوێت ئیستیغلالی ئەو وەزحە بکا کە ئینتەر میلان و کە ناپۆلی بەشدارن لە چامپیۆنز لیگ هەروە یوڤی کە ئەمانەیەوەی ئیستیغلالی بکا بۆ خۆی و ئیسراحەتی میلان لە خولی ئیتالی وای لێبێ کە میلان ئەم ساڵ ینی بە هەموو پێوەرێک بۆ ئەلیگری دەبێت ئەم ساڵ میلان لە ڕکابەری بردنەوەی نازناوی خولی ئیتالیا بێت. ڕاستە تیپۆرزی ڕابردوو بەشداری هیچ پاڵانتیی ئەوروپی نەکردووە. ڕاستە گرێبەستەکان زۆر گەورە نین، بەڵام ڕکابەرەکانیشت گرێبەسی گەوریان نەکردووە. ڕکابەرەکانیشت ناتونەوە بە گەوری خۆیان تۆکمە بکەن. و بگرێ ڕکابەرەکانت سەرقاڵی پاڵەوانێتی ترن یاریتریان هەیە و ئەگەر بەلانی کەمەوە 8 دیاری چامپیۆنز لیگیانەیە ئەگەر نەگەنە پاشکۆوە بێ بەدە ئەگەر بچنە قۆناغی 16 بێ بە 12 یا بێ بەدە ئانیەها تۆ ئەبێ ئیستیغلالی ئەم زروفانە بکەی کە هەفتەی یەک یاریەکەی و گرێبەستەکانیش زوو بۆ لیگری واژوو کراون توانای خۆ گونجاندنیان هەیە. یعنی من بە دەر لەوەی کە ئەمساڵ ئینتەر و ناپۆلی ڕکابەرێکی سەرسەختن بۆ بردنەوەی نازناوی خولی ئیتالی بڕوام وایە میلان گەورەترین سەرێشەیە بێ بۆم دوو تیپە. یعنی ئەگەر تا حدێکیش قۆڵ بینەوانێ گرێبەستەکانی میلان وەکو ناو ئێستا ڕێچی یەکێک بۆ لە ئەستێرە لاوەکانی خولی ئیتالی لە تۆرینۆ. میلان گرێبەستی لەگەڵ یاریزانە کردو. یاشاری یاریزانێک بۆ زۆر یانی تر داوای کردو بەڵام ڕەتی کردو تۆر میلانی ویستو. ڕاستە گرێبەستەکان سوپەر نین بەڵام گرێبەستێکی باشترن لە چاو تیپەکانی تر. میلان خواستی دارایی کڵۆبڕوجی جێبەجێ کرد تا گرێبەستی کرد. بۆیە بۆ هەموو هاوڕیانیش قەنەعەتم وایە ئەمساڵ ڕکابەری خولی ئیتالی لە نێویانەکانی خۆیاندا دەبێت و من بە هیوام لە داهاتووە ئیتالیا بگەڕێتەوە ئەو ڕێچکەی خۆی بگەڕێتەوە سەرواستەی خۆی بەڵام بە قورسی دەزانم ئەم ساڵیش ئیتالیا لەسەر ئاستی ئەوروپا بتوانێت ئینجازی گەورە بۆ خۆی بنووسێتەوە و تەنانەت ئەوەی کە ئینتەر میلان وەرزی ڕابردووی هێنا کە گەیشت یاری کۆتایی چامپیۆنز لیگ تەنانەت ئەوەش لەلایەن یانەکانی ئیتالیا دووبارە بکرێتەوە بۆ چونکە ئامادەکاریەکانی یانەکانی ئیتالیا بە پێی پێویست نییە و من بۆ جۆرە دەیبینم زۆر بە خێرای دێمە لای کۆمنتەکان. کاگماهیر ئەڵێ بۆندەکانی میلان لە چه ئاستێکەیە بە بڕوای من بۆندەکانی میلان تا ڕاددەیەکی زۆر بۆندی باشن بە چاوەی میلان کە بەشداری هیچ پاڵەوانێتێکی ئەوروپی نیە. ئەگنا بۆندەکان لە ژێر ناوی میلانە هیچ بۆندی باش نین بەڵام بە پێوەری ئەنجامی وەرزی ڕابردوو. کاگیواڵێ کێشەی سەرەکی یانەکانی ئیتالیا ساڵ بە ساڵ بەدوایەوە دەچن. هەندێک لە یانەکان ئەگەر دیقەتی بەرنامەکە بیتەوە کاگیوار ڕێک ئەم پرسیاری تۆ هەموویم لە سەرەتاوە باس کرد کە کێشەی سەرەکی لە تۆپی پێی ئیتالیا چییە. ئەم گرێبەستانەی میلان و ئینتەر و یۆڤانتۆس و ڕۆما و ناپۆلی و ئەتلانتا ئەنجامیانداوە ئەو کلێرانی کەیان بۆ پڕ بۆتەوە نەوەڵا بەی جۆرێک پڕ نەبۆتەوانێ کەلێن پڕ بۆتەوە بۆی لە ناوی ئیتالیای یەک بخۆن بەڵام کەلێن بۆ پڕ نەبۆتەوە کە ئیتالیا بگەڕێتەوە لووتکە. کەلێن بۆ پڕ نەبۆتەوە کە ئەم ساڵ تیپێکیان ڕکابەری سەرسەختی بردنەوەی نازناوی چامپیۆنز لیگ بێ یاخود وەکو یەکێک لە پاڵەوراوەکانی بردنەوەی نازناوی چامپیۆنز لیگ ناوی بێندێ. کەلێن نەبوو جۆرە پڕەبێتەوە. کاکە ڕاستیجان قوربانە بم کاکە دەرباس کاکە فەیساڵ سپاس دەکەم کاکە ماریۆ
کاچیوان دەڵێت ئێستا کۆمۆ لە خولی ئیتالی زۆرترین پارەی خرج کردووە زۆر ئامادەیە بەڵام ئەو گرێبەستانەی کۆمۆش کردوێتی یەکێک لە گرێبەستەکانی ئەلڤارۆ مۆراتایە. کۆمۆ بۆ یاریەکە ئەمساڵ کە بەشداری یەکێک لە پاڵەوانێتی ئەوروپیەکان کە ئەمە من پێم وتوتم سەر ئێشەی ناوخۆی و ڕکابەری لە ناوخولی ئیتالی بەڵێ ڕکابەریی بێزە بینی چونکە ئێمە ئێستا لە ئیتالیا کاکە چێوان وامان لێهاتووە لە ئیتالیا یانەکان تقریبەن بوون بە یەک ئاس تەنها یەک دوو یانە نەبێ لیڤڵێ لەوان بەرزترن ئەگنا ڕۆما و میلان و یۆڤانتۆس و ئەتەڵەنتا و یعنی کۆمۆ لە توانایدایە بێتە پێشەوان یعنی ئەمانە تقریبا یەک ئاسن بۆ ئێمە وا دەکات ڕکابەرێکی تونت و ڕووبات بەڵام ئەمە ئامانجە سەرێکیەکە نییە لە ئیتالیا. کاکە شێوان دەستی تۆش خۆش خولی ئیتالی بۆتە بازرگانی بەتەشی دوایە بەتەشید کاکە گۆران خولی ئیتالی یاریزانی گەورەی تیانە ئەوش قسێکی تەواوە. کاکە شێوان قسێکیش لەسەر گاسپەرینی و ڕۆما بکە من پێت ئەڵێم ئەو نمونەی باسم کرد بۆ هەموو تیپەکان بەو جۆرەیە ئادەی ڕۆما چ گرێبەستێکی گەورەی کردووە تا من دڵخۆش بم بۆی بڵێم گاسپەرینی ئەمساڵ پاڵێراوی گەورەی بۆ بردنەوەی نازناوی خولی ئیتالی. ئێڤان فێرکسن گرێبەستێکی گەورەیە کە لە برایتنەوەی ناوێتی لە برایتنی شاکەمترین ڕێژەی یاریکردنی کردووە سابە بۆیە احتیاتی وێڵبیک بووە وێڵبیکێکی پاککەوتە. گرێبەستەکان گەورەی لەبەری شتەکان لە ئیتالیا مای دڵخۆشی نین تا بەو جۆرە باسیکەی. سێ لەو گۆڵچانەی کە تۆ پێیان سەرسامیتکاریت بینیون کامەنەن ئەگەر وەڵام بیتەوە سپاس دەکەم کاک محەممەد وەڵاهی بڵێم چی ئاوە بە سەریعی زۆر هین نەبێ پێتەڵێم بوفۆن و کاسیاس و نوێر بەڵام بە گۆڵچی تریش سەرسام بووم بە پیتەرچیک سەرسام بووم زۆر گۆڵچی تر هەبە ئۆلیڤەرکان بە تۆڵدۆ جانلوکا پالوکا یعنی بە گۆڵچی تریش زۆر سەرسام بەس ئاوە بە خێرایی و سێناوم بەدەماها و بوفۆن و کاسیاس و نوێر. کۆمۆ بەم گرێبەستانەی کردێتی تاش وەڵی کاکە پێشەوە من کۆمۆ تیپێ نییە من دانیشم هەڵسەنگانی تاوم بۆ کرد ینی من پێ دەڵێم کۆمۆ ئامانجی ئەوەی لە خولی ئیتالی بەردەوام بێ بەشداری ڕکابەریە بکە. کۆمۆ بە بڕوای من دەیەوێت یەکێک بێت لەو تیپانی بەشداری یەکێک لە پاڵەوانێتیەکانی یۆڕۆپا لیگ یاخود کۆنفرانس لیگ بکە. ئەمە ئامانجی کۆمۆیە. ئامانجی کۆمۆ بردنەوەی نازناوی خولی ئیتالی نیە. دڵنیاشم لەوەی هەموو گرێبەستانی بۆ فابریگاس کراوە بە تەوەقوع من بە هیچ جۆرێک مەرجی نازناوی چامپیۆنز لیگی گەشتن بە چامپیۆنز لیگی تیا دیاری نەکرا چونکە ئەو هەنگاوانەی کە تازە تیپێک نوێکاری گەورە ئەنجامەیە هەنگاوەکان ستێپ بای ستێپەڕ. ئامانجی کۆمۆ دڵنیاتەکەم ئەمساڵیش سەرەتامانەوەیە لە خولی ئیتالی دواتر وەک دەوتێت ناوەڕاستی ڕێزمەندی لە ناوەڕاستی ڕێزمەندی کاتێک تۆ لە نیوەی وەرزەکە ئەم پڕیشکەت هاویشت و ئەم شتە نیشانی ژیانە یان نیشانی ئیتالیایە کاتە تۆ بیر لەوە دەکەیتەوە بەشداری یەکێک لە پاڵەوانێتی ئەوروپیەکان کە یەکەم پاڵەوانێتی کە کۆمۆ بە بڕای من هەوڵی وایە گەیشتنە بە کۆنفرانس لیگ کە ئەگەر بێت و ئەنجامەکان باش بن چونکە کۆمۆژێکێکە لە تیپە ئیسراحەتەکان تیپەکە بەشداری هیچ پاڵەوانێتی ئەوروپی ئێستانە سەرقاڵی خولی ئیتالی و جامی ئیتالیابی ئەو کاتە بیر لەوەکی تۆ بەشداری لە ئەوروپا لیگ بکەی. یعنی ئەمە پێم وایە ئەخیر سنووری توانای کۆمۆیە ئەگەر هەر گرێبەستێکی دیکەش واژ بکە ئەگەر 100 ملیۆنی دیکەش سەر بکە چونکە ئەم تیتۆ کە گرێبەستەکەی خۆر بەوە نییە گرێبەستکەی ئەی گونجاندنیە میاریزانانە ئەی لێتەگەیشتنیە میاریزانانە ئەی هەنێ یاریزان تازەیەتە خولی ئیتالی خۆتەزانی خولی ئیتالی خولێکی ئاج و تااقەت پرۆچێنە تا ئەتوانن ئەو لێک تێگەیشتنە دروستکەن تا ئەتوانن ئەو ئاشنایەتیە دروستکەن کاتێکی زۆر هەیە. بۆیە بەرزترین تەمۆحی کۆمۆ بە بڕوای من لە وەرزی ئەم ساڵە گەیشتنە بە ئەوروپا لیگ. ئەمە گەورەترین دەستکەوتە بۆ کۆمۆ گەر بتوانن لە وەرزی ئەم ساڵە دەستەبەری بکەن چونکە لە هەمان کادا لە مەشە ڕوبەڕووی ڕکابەریکی زۆر تون دەبنەوە چونکە ئەتڵەنتاش هەمان ئامانجی میلان یۆڤانتۆس چونکە هەموویانەکان ئیتالیا بۆ بە 4 بلیت بۆ گەیشتن بە چامپیۆنز لیگ 4یان دەگاتەوێ 5 و 6 ئەگەر پاڵەوانی جام کەسێکی جیاواز نەبێت لەو 4ی پێشەوانێ 5 و 6 بەشداری یۆڕۆپا لیگەکەن حوتەن بەشداری کۆنفرانسیەکە بەڵام ئەگەر پاڵەوانی جامیش تیپێکی جیاواز بێ ئەو کاتە تەنها 5ەم بەشداری یۆڕۆپا لیگەکە لەگەڵ پاڵەوانی جامی ئیتالیا بۆ 6ەمیش بەشداری لە پاڵەوانیتی کۆنفرانس لیگەکە. تا ڕۆژ یەکشەمە لە شیکاری وەرشی پێتانەگەم و تاوکات بەخواتان سپێر بخواتن.